ئەم کاتتان باش بینێرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ لا پرۆگرامێکی نوێیە لەگەڵتانە بم هیوادارم تاوی پرۆگرامی کە بۆمان ئامادەکردون و پێشکەشتانەکەین بە دڵی ئەو بێت و تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوە. میوانم ئێوارەیەم میوزیسیانێکی عزیز و خۆشەویستە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دانیشتووی شاری سنەیە بە خۆشحاڵیەوە بە سەردانێک هاتووە بۆ باشوور و بۆ شاری سلێمانی. ئێستا لەگەڵمدا لە ستۆدیۆ کە ساڵانێکی زۆرە خەریکی ژەنینی ئامێری تارەوە لە چەندین کۆنسێرتی گەورە و هەروە فستیڤاڵ و کاری لەگەڵ زۆربەی هونەرمەندا کۆن و دیارەکانی ئێرانە کردووە لە ئێستاشدا بە بەردەوامی کارەکات. ئەویش کاک فایقی فڵامەرسیە. کاک فایق سڵاوت لێبێت. ئەم کاتە باش بەخێربێیت. سەربژی مژ سلام هەیە بۆ جنابەت بۆ هەموو کارستانی گەلی کوردستان زۆر خۆشحاڵ بووم بژدیت. سپاس. کاک فایق ئەمە چەندەم جاردا کە بێ بۆ شاری سلێمانی بەسەردان؟ وڵا شاری سلێمانی لە ساڵی 2012ەوە سەردانی شاری سلێمانی یەکەم بەس لە مێژ نهات بوومێتە ساڵ 2012 هاتم سەردانێکم کرد ڕۆشتمەوە کە ئەم جار هاتمەوە. یانێ 2012 تر نهاتمەوە بڵێ. باشە. سلێمانی پێ چۆنە؟ شارێکی زۆر جوانە ئەوە تەنیا شاری فەرهەنگ و ئەدەب و پێتەختی بەتایبەت بۆ کاری هونەری باشە. زۆر 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 باشە. بەتەمای لەم سەردانە کاری هونەری بکە یاخۆ جارێ هەر ئەمە بۆ سەردانەکە ئیشاڵا لا داهاتووترا کاری هونەریشتە بە لێرە. بەڵێ بۆ سەردانەکەتین بەس بەڕاستی پێم خۆشە لە دووە ڕۆژە ئێرە زۆر زۆر خۆشە بۆ کەسە بیوە کاری هونەری کات گروپی زۆر هەیە گۆرانی بێشی زۆر باشی هەیە شاری سلێمانی خۆشە بەڕاستی ئەگەر بکرێت لە دواییە باری وەڵڵا زۆر باشە. شارێکی زۆر خۆش و زۆر پێم وا بێت ینی لە بەرنامەشتا هەیە کە لە داهاتوە بێ لێرە بژی ژیان بکەیت. زانی خۆی گەورە ئەتە حەزلێتی بێ لە سلێمانی پێم خۆشە بەڕاستی. ئەگەر سلێمانی بەس زۆر نزیکەن تێکەڵاو یەکەن هیچ ڕاستە بێ شاری زۆر زۆر تێکەڵاو یەکن بەڕاستی. ڕاستە بێگومان هاتوچەوە هەروە ئاڵوگۆڕی بە تایبەت کارە هونەریەکان لە نێوان سلێمانی و سنەیە زۆر زۆرە بە خۆشحاڵیەوە هونەرمەندان موزیسیانان لێەوەی ئەم بە هەمان شێوە لێرەشەوە لە سلێمانی و سەردانی ئەوەیەکەن ئاڵوگۆڕی کاری هونەری و ئەنجامدانی کۆنسێرت و ئەوانەش زۆرە زۆر 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 باشە. کاک فایق ساڵانێکی زۆرە خەریکی ژەنینی ئامێری تاری و بەڕێزت هەل لە شاری سنا بە شێوەیەکی ئەکادیمی کە سەرەتا دەستت پێکردو بە شێوەیەکی ئەکادیمی خوێندوتە بۆ ئەم ئامێرە. بڵێ چۆن بۆ ئامێری تارت هەڵبژارد؟ بەڕاستی دەنگی تار جیاوازە بۆ من. تارەوەتە لە نێو ئامێرەکانی ئێراندا لە نێو سازە ئێرانیەکانە زۆر جیاوازە یانە بەڕاستی سازی ملی ئێرانە وەکو فارسەکان ئەڵێن سوڵتانی سازە ئێرانیەکانە دەنگی زۆر جوانی هەیە. ئەتە لەوێ ئامێرێکی زۆر ناسرا و دیارە زۆر کاری پێکرێ. سازی ملی ئێرانەوەتە سوڵتانی هەموو ئەمریکانی ئێرانە. باشە. زۆر دەنگی جیاوازی هەیە. بە ئەسڵیش سازی ئێرانە. زۆر باشەوەتە هەموو ئەمانەوای لە تۆ کرد کە ئەم ئامێرە هەڵبژێری. باشە. و بە ئەسڵ ئامێری تەر هەر ئامێرێکی ڕۆژهەڵاتیە. پێم خۆشاگەر شارەزاییتە بێت لە مێژووەکەی کەمێک زانیاری بدەی بە بینەرانمان. بەڕاستی چۆن بڵێم بەس ئاماژەکەم بمە کە تار زۆر کۆنە لە ئێرانە زۆر زۆر کۆنا بگرە سازێکی زۆر کۆنا بەس زۆر پێم خۆش نییە شارەکەم باشە سازێکی زۆر کۆنا زۆر جیاوازە. جیاوازە بگومان کایەتە بەرگێشت دەنگێکی تەواو جیاوازی هەیە دەنگێکی ئارامکەرەوەیە بۆ مێشک و بۆ ڕۆح زۆر باشە. کاک فایق وەکوتمان ساڵانێکی زۆرم ئامێرە ئەژەنی ئەگە بێنە سەر باسکردن لە کار و چالاکیەکانی تۆ بەتایبەت وەکو موزیسیانێ لە شاری سنا لەو کاتێک کە دەستی پێ کردووە تۆ بە بەردەوامی ئەم ئامێرە ژەنیوەوە هەروە لە چەندین کۆنسێرتە گەورەکانی ئێران لە شاری سنە بەشداریت کردووە لەگەڵ هونەرمەندە قەدیمەکان کۆنەکانی ئێران. دیارترین ئەو کۆنسێرتانی کە بەشداریت کردووە لەگەڵ کام هونەرمەندانە بوو کە ئیشت کردووە؟ شەرت بە شتێکی جوان کرد. نزیک بدە ساڵەمە پێش کۆنسەرتێک بوو لە شاری سنا کۆنسەرتەکە بۆ هونەرمەندانی بە ساڵاچوو
هەموویان لە هەفتەکان یان لە هەفتە ساڵ بەروبەن بوون بۆ نمونە خوا لە خۆش بوو بەهادین نەورۆزی ئاغای وەلیدی باوکی فاتانی وەلیدی کاک شەریف وەلیدی خوا بیبەخشێویش کۆچی دوایی کردووە شەمسوڵڵای ئەحمەدی بوو ئیبراهیم تاماسیبی بوو کاک هوشنگ شتەگەف بوو کاک هوشنگی شەگەرفی کە لە گۆرانی بێژە خۆشەویستەکانی شاویستنە ڕۆژسڵام هەیە بۆی ئەو کۆنسەرتە بەلام و زۆر خۆش بوو کۆنسەرتی زۆر جیاواز بوو خەڵکی سنەیش بەڕاستی بەشداری زۆریان کرد زۆر کۆنسەرتی جیاواز بوو سەرپەرستی داوای بوون دەکەین سەرپەرستی گروپەکەیش بەڕێز و خۆشەویست کاک سیامک نجەفی بوو هەلێرەوە ڕۆژسڵام هەیە بۆی کۆنسەرتێکی زۆر جیاواز بوو زەحمەتی زۆری کێشا باشەوە بەدەر لەوە بەشداری چەندین کۆنسەرتی کە شرکت کردووە بەڵێ گروپی دیکەمان بوو بەسەرپەرستی مامۆستا دلێر محەممەدی ئێستا لە دەروی وڵاتە لەگەڵیش گروپێکی جوێمان پێکهێنا کۆنسەرتی جۆڕۆژەڵمان زۆر پێشکەش کرد لە شارەکانی کوردستانی و ڕۆژهەڵات لەم هەباتوو لە سنە و چەند شوێنێکی دیکە باشە گوێگیری ئەم ئامێرە زۆرە لە ئێران وەکوتێ زۆر کاری پێکرێت زۆر بەکارە هێندرێت بەڵام وەکو گوێگیری خودی ئامێرەکە خۆی بەڵێ بەڕاستی گوێگیری زۆرە هەر زۆر باشە تار و کەمانچە لە ڕۆژهەڵات بە تایبەت زۆر هۆگریان زۆری هەواداری باشی وڵی زۆر زۆر باشە ئێستا ئەگەر ئامادە بیت پێمان خۆشە میوزیکێک پێشکەش بێمە بینەرانیش بکەیت چاو خۆش بێت پەنجات خۆش بێت ماندوو نەبی دەستەکان خۆش
کاک فایق ئایا لە ئەوەڵەوە هەتاکو ئێستا کەسێک هەبووە کە کاریگەری لەسەر تۆ بێت ئیتر هونەرمەندێک بێت گۆرانی بێژە بێ خۆ موزیسیانە بێت هەتا ئەم دەقەیە سەرسامی بەکارەکانی گوێ لێ بگری زۆر 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 کەس من دەڵێ بنمونە لە بواری سازە باشە من مامۆستا عەرفان میرانی لە شاری سنا زۆر کاریگەری بوو لەسەر من لە گۆرانی بێژانەکان هەموو گۆرانی بێژە کۆنەکان وەکو مامۆستایانی خۆلی خۆش بوو مامۆستا حەسیزی مامۆستا تێرتۆفێق مامۆستا عەلی مەردان مامۆستا حەمیم مەملی ئەو گۆرانی بێژە مامۆستای بەڕێز مامۆستا نەسەر ڕەزازی هەموو گۆرانی بێژە کۆنانە زۆر کاریگەریان لەسەر من بووە بەس من گوێ لە هەموو گۆرانی بێژێک ئەگرم بەس گۆرانی بێژە کۆنەکان زۆر چێژیان لە دەنگیان زۆر چێژ وەرەگرم بەڕاستی زۆر باشە بەڕێزە ئەی لێرە بەتایبەت لە شاری سلێمانی پەیوەندیت چۆنە لەگەڵ گروپە میوزیکەکان یاخود لەگەڵ میوزیسیانەکان لەگەڵ هونەرمەندەکان توانیتە پەیوەندێکی باش دروستکەیت بەڕاستی من ڕزوسڵام هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە ئیشی هونەرەکەن لە شاری سلێمانی لە شاری خۆشەویستی سلێمانی من لە دوورەوە بڵێن زۆربیان ناسم بەس شاید ئەوان من ناسم بەس لەم سفری دواییەک هاتم مامۆستا حەمیدی خۆشەویست حەمد ژەنیار زۆر بەڕێز و محتەرمە چای ماچێکم لێرە ڕزوسڵام هەیە بۆی زۆر خۆشەویستە لەگەڵ ئەو پەیوەندێکی باشمان هەیە زۆر باشە دەڵێ بەس لەگەڵ باقی ژەنگێرەکان و هونەرمەندەکانی شاری سلێمانی لە نزیکەوە نەگەیشتمە خزمەتیان ئینشەڵڵا هەلوبەڕاق سێر لە دووە ڕۆژە بکەینە خزمەتیان زۆر پێ خۆشە ئینشەڵڵا زۆر باشە بەردەوامی لە گفتوگۆکانمان بینەرانی ئازیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و کورت و ئەگەڕێنەوە بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕمە بۆ لای میوانەکەم کاک فایقی فڵامەرزی ئەنجا من ئەو ناوی ئەو شوهرەتی ئێوە کە لە ئێران هەمووی شوهرەتێکی هەموو بنە ماڵە و خانەوادەکان بەلاوە قورز و فڵامەرزی هەمووی ئەوە شوهرەتێکی هەیە هەموو وەکو ئێرە نییە بۆن لە کوردستان ئەگەر فڵامەرزی فەرەمەرزی بڵێن تەلەفۆزکان بێڵێنەوە ئەڵێن فڵامەرزی لیەکە قەڵەو تەلەفۆزەکان زۆر ڕاحەترە بەس ئەگەر بە فارسی منیش قەڵاو کردو فڵامەرزی بەس کوردیە ڕاستە ئێستا خۆتان با تەلەفۆزی خۆتان چۆن ئێڵێن کە لە ئێران ئەڵێن فەرەمەرزی بەس بتەوێت ئێستا بۆ جانتان فڵامەرزی ئاسانترە زۆر باشە بەڕێزی کاک فایق باسم لۆ کرد کە یەکەم سەردانە لە 2012 بوو باشە ئەو کاتا کە کۆڕێک سازکرابوو بۆ خاتوفەتانەوەرەتی توش لە کەلار ئەو کۆڕە سازکرابوو تۆ بەشدار بوویت پێم خۆشاکەمێک باسی ئەوشمان بۆ بکەیت کە لە 2012 بوو من لەرەوە ڕزوسڵاو خۆشەویستیمەیە بۆ کاک پشکە محەممەدی خۆشەویست و براکانی هەموو بنەماڵی زەحمەتی زۆریان کەژە بۆ کۆنسەردە بەڕاستی کۆڕێک کۆنسرتێک و کۆڕێک ڕێزگرتن لە خاتوفەتانە بوو لەوێ گۆرانی بێژەکان خاتوفەتانی خۆشەویست سڵاوی لەبێ من یاد یەکەم ئێستا لە سنەیە سڵاو ڕێزمان هەیە بۆی بژیت چەند گۆرانێکی جوانی ئامادەکرد ئەوی سەرپەرسی ئەو گروپە شەر کاکسیامێکی خۆشەویست و کاکسیام نژفی مامۆستای خۆشەویست لەگەڵ کاگیاوەری ئەسەدی بوو لەگەڵ کاگاقباڵی خۆشەویست ژەنگێری زەر بەس کۆنسرتێکی زۆر لەکوپێک و جوان بوو ڕێزێکی زۆر شیاویان لە خاتوفەتان نەگرت من دەستی هەموو ئەو کاربەدەستانە کە ئەو زەحمەتیانی کێشا دەستیان ماچەکەم سڵاویان لەبێت کە بەڕاستی زەحمەتی زۆریان کێشا خاتوفەتان زۆری ئەو کۆنسرتی زۆر بەدڵ بوو زۆری پێخۆش بوو باشە پێشوازی لێرە لە کارە هونەرەکان چۆنە بینی لە باشوور وەڵڵا زۆر باشە بەس بەڕاستی لەوێ زۆر ڕێز لە هونەرمەند دەگرن بەس لە هەموو کوردستان ڕێز لە هونەرمەند دەگرن بەس لێرە ئێستا هەلومەرجەکە ڕەخساوە خۆشتە زۆر لەبارە زۆر ڕێز لە هونەرمەند دەگرن کاری هونەری لەوێ باش بەڕێوەچێت زۆر باشە سنەیش هەر بەس ئێستا نەزانم لەم دوایانە 20 دیانە ماوەیەکی لەمە پێش لە یۆنسکۆ سەبت کراکە سنەف زۆر فعالیەتی موزیک زۆر لەوێ کرێ گروپی زۆرمان هەیە گۆرانی بێژی زۆرمان هەیە
لە هەموو بوارێکەوە بە شێوەیەکی ئاکادمی و ئەستاندارد و ئوسوڵی بڵین ئیشەکان ئیشی هۆنەرەکان ئێستا گروپی زۆرمان لە هەمووی لێ بە شێوەیەکی ئەکادمی فێرەبێت زۆر بەیان زیاتر وایە لە سەدی نەوەیان بە شێوەیەکی ئاکادمی و ئوسوڵی چون ئێستا لەخوا بەزیە بێ مامۆستایانی زۆر لە بواری موزیک و سۆلفەژ و کەسانی شارەزایە زۆرمان هەیە کوردستان پڕ لە هۆنەرمەند ڕاستە بێگومان لێرا گەر دەرفەتی کارکردن هەبێت لەگەڵ هونەرمەندێکە پێت خۆشە لەگەڵ کیا کار بکەیت پڕۆدڵ من هەموو هونەرمەندانم خۆشەوێ هەمویان هەر گوڵێک بۆنێکی هەیە هەر هونەرمەندێک دەنگێک تایبەت بخۆی هەیە من هەمویان خۆشەوێ هەمویان بەڕزم بۆ من لەگەڵ هەر کەمیان دەرفەت بۆم بەڕخسێ تا کەسێکی تایبەت نییە کە بتەوێت کاری لەگەڵا پێی لە ئایندەیە پێت خۆش بێت بەڕاستی لە قەدیمەکانە بە کۆنەکان بێت ئەمانی ئێستا لەوانی گۆرانی بژە تازەکان ئێستا کە ئێستا لێران دەنگی زۆر یانم زۆر بەدڵە بووکو و نمونە مامۆستا عەدنانکەری مامۆستا بەڕز بەهجی یەحیا بڵێن لەوانەی زۆریانم دەنگ بەدڵە ئینشەڵڵا قسمت بێ من هەلو مەرجەکە بڕخسێت بتوانم لەگەڵ گروپێک لە سنە گروپ زۆرەیە هەر لەگەڵ لێرەش بە هەمان شێوە لە سلێمانی گروپی باشەیە هی موزیک و هەروەها خزمەتێکی بەرچاو دیاریان کردەوە ئینشەڵڵا دەرفەتی کارکردن دروستە بێت لەگەڵ ئەو گروپانە مادەم خۆت پێت خۆشە من کە پەڕبەدڵ حەزەکەم زۆرم پێ خۆشە ئینشەڵڵا کە دوایە بتوانین ئاشنابین لەگەڵیان ئینشەڵڵا دەڕێزم زۆر باشە کاک فایق ئێستاش ئەگەر ئامادەیمان خۆشە گوێبیستی پارچەیە موزیکی کەبین بەستە چاوم چاوانە خۆش بێت چاو خۆشماندوو نەبی کاک فایق زۆر سپاس
سپاس ئەمەش زۆر جوان بوو هەروە میوزیکێکی زۆر خۆش بوو ئارام بەخش بوو دەستەکان خۆش پێشکەشتن کاک فەیاق باس بکەین کە ئێوە واسە لۆ کرد کە گروپی میوزیکی زۆرە لە سنا لە ڕۆژهەڵات ئێوەش خۆتان گروپێکن لە سنەنای گروپەکەتان چی بوو؟ گروپی نیشمان من بوو باشە لە فستیڤالە بەشداریتان کردووە ئەم گروپە و توانیتانە چۆناڵەیەکێک بوون لە گروپە سەرکەوتوەکان لەوێ لەناو فستیڤالەدا گروپی نیشتمان کە بۆ فستیڤال بەشدارمان نەکرد بەس گروپێکمان هەبوو نزیک بە 10 ساڵەوە پێش فستیڤاڵێکی زۆر گەورە بوو لە شاری سنا بڵێن منتەقەی غەرب بوو لە هەمەدان و کرماشان و لە کوردی خۆراسان و لۆڕستان و سنەوە منتەقەی غەرب هەموو بەشدار بوون زۆربەی لە گروپەکان بەشداریان کردبوو ئەو گروپە گروپی وساڵ بوو مامۆستا یاوری خۆشەویست مامۆستا یاوەرەسەری سەرپرستی گروپەکە بوو بەس کارێکی زۆر جوان و ڕگوپێکی ئامادەکرد گۆرانیبێژی ئەو گروپەیش مامۆستای خۆشەویست مامۆستا ئازادی کەلهۆڕ بوو من لێرەوە ڕێز و سڵام هەیەوەی زۆر خۆشەویستە زۆر کارێکی ڕگوپێک و جوان بوو پلەی دووشمان بەدەستێنا لەو فستیڤاڵە پلەی دوو بەڵێ زۆر باشە زۆر کارەکەی زۆر ڕگوپێک بوو بەس مامۆستا ئازاد زۆر کارێکی جوانی خۆشە بێگومان ئێستا بڵێن لەو گروپە نەماوی لە گروپی نیشتیمانەی بەڵێ بەڵێ بەس هاوکاریمان هەیە لەگەڵ یەک زۆربەی کات تێکەڵین زۆربەی کات بۆ کۆنسرت بۆ هەر شوێنێک بێ هەموو ژەنیارەکانی سنە تێکەڵاون لەگەڵ یەک ئێستا کاتوە هەیە مثڵەن من لە شوێنێکم لە دەرەوەی ئێرانم مثڵەن لە عێراقم یا لە هەر شوێنێکی دیگە کۆنسرت بێ هەموو تێکەڵاون لەگەڵ یەک باشە ئەیقەت لە بەرنامەتانە نەبووکو گروپەکەی خۆتان ئەو کارانەی کە یاخودە کۆنسرتانەی کە لە سنە ئەنجامیدەن بێنم بە کوردستانی باشووریش وڵا زۆرمان پێخۆشە زۆرمان پێخۆشە بەس دەبێت لەوێ کارەکان کەسێ بێت لێرە کارەکان ڕێکخا پاڵپشتی کرد بۆ نمونە ساڵی پار لە شمالی تاران لە شاری بەندەران زەلیمە کۆنسرتمان بوو لە موسیقی یعنی چوارگۆشەی گەرم پێکاتی بوو موسیقی کورد و لڕ و بڵێن تورک و چوارگۆشەی ئێران بوو ئازەری موسیقی ئازەریشمان بوو زۆر کارێکی ڕگوپێک و جوان بوو زۆریان هەوڵدا کە هەرم کۆنسرتە کەسێ بێ پاڵپشتی کات لە هەموو بوارێکەوە کە بتوان هەرو کۆنسرتی لەوێ بۆ خەڵکی سلێمانی خۆشەویست و سەرجەم کوردستان پێشکەشکن بەس بەداخۆ هەر خەریکن تێکۆشتن ڕێک نەکەوتن بەداخەوە ئیشڵڵا پێدا خۆشانی لە داهات و شەهەمە و کارانێکە لەوێ ئەنجامیدەن وەکو گروپەکە بهێنن بۆ باشووریش لێرەش بە هەمان شێوە نمایشی بکەن بەڵێ ئارێوەڵڵا زۆر باشە من هیوادارم دەرفەتێکی وا بۆ هیوادارم بە یاری خواڕەسێ ئیشەڵڵا بێگومان باشە کاک فێربوونی ئەم ئامێریتار قورسە خۆ دەمیشانە تایبەتمەندی خۆی هەیە کە جیاکاتۆ لە ئامێرەکانی کە بۆ کەسێکە بێ فێر بێت مامۆسای خۆشەویست خۆ لە خۆش بوو مامۆستا مشتبەی میرزادا ئەڵێ هۆنەرمەندێ مەشغەڵی عشقی موسیقای لە ڕڵدانە بێت خۆ ماندووکردن بە ئامێری موزیکەوە ماندووی دەکە بەڕاستی کە هۆگر بووی کە ویستت شتێک فێر بیت بەڕاستی فێریە بیت ئارێ بەڕاستی شەرێکی جوان هاتۆ بیر ئەڵێت بەدڵ سەردی مێژە چی لە من دێ لە خۆوردوو بە کێوە دووە لە بندێ بتەوێ هەر سازێک فێربی نەتار بەڵکو هەر سازێک بتەوێ فێربی بێشێک فێر بیت بەس تار درەسە سازێکی زۆر دەمخۆش و جیاوازە بەلای منەوە زۆر ڕەحەتە یعنی بتەوێ بەس کاتوساتت بێ مامۆسای باشت بێت پرۆڤەی باشکەی لە ڕۆژە 2 ساعت 3 ساعت 4 ساعتی بۆ دانی لە ماوەیەکی زۆر کەمە ئەبیوە مامۆسایکی باشە قەت وەکو مامۆستایەک وانە و هەروە خولت نەوتوێتەوە بەڵێ وتومەتەوە فێرخوازە هەبوو بێ بەڵێ لە بنکەی لە شەریسنا چەند شوێنەکەیە بۆ وتنەوەی موزیک و شتانە بەڵێ زۆر باشە لە سنە ئایا ئەستەم نییە کە ببی بە میوزیسیانێکی دیار و بەناوبان کە بتەوە لە ڕێگەی موزیکەکە تۆ خۆت بناسەنی بە حکمەوەی کە میوزیسیانێکی زۆر لە ناو شاری سنە کۆبوونەتەوە هەروە هەمان توانایەکی باشیان هەیە ئەمە ئەستەم نییە بۆ ئێوە کە بتێبی بە کەسێکی دیار لەوێ زۆر ئەستەما ئەزانین لەبەرچی لەبەری باوەڕت بێ ئێستا من ئەس بە باشی ڕوون نەبووم ئەزانم لە ڕۆژەڵات زۆر خەڵک بە
ئیشی موزیکەوە ئیشی هوەرەوە سەرقاڵن زۆرچیان حەزێ بەڕاستی هوەر شتێکی جیاوازە بەس شەرت بە شتێکی جوان کرد سەختە هەندە مامۆستای بتوانە و پەنجەزیێڕنی تایە بازمونی تایە سەختە بەس بەڵام دەبێت هەر تێ بکۆشیت باشە هەر کەس لە پلوپایەکە بۆ خۆی واتە ئەوە هەیە کە بۆ نمونە موزیسیانێکی کە ئەزمونێکی باشیە دان بنێ بە تۆیە یاخود ئەوە شار لەوێ کەمە ینی هەر کەسە و خۆی بە کەسێکی باش و پرۆفشناڵ ئەزانێت نا باشە خراپ نییە وە نیە لەوێ باشە هەلومەرجەکە زۆر باشە ئەوە نیە کە بڵێم کەسێک کە مامۆسایکی بەتوانە بێت کاری کەسێکی دیکەی بڵێن بەدڵ نەبێت ئەگەر بزانێت کارەکەیکی زۆر پێشکەوتون نیە یعنی زۆر شارەزایانە ناتوانێت ساز بژێنێ یا لە هەر بوارێکی دیکەدا ڕێنوینیەکەت بەس مامۆسایی باشمان زۆرە و هەمووچیان زۆر بەرز بەڕێزن من ڕێز و سڵام هەیە بۆ هەموو هونەرمەندانی شاری سنە و سلێمانی خۆشەویست و سەرجەم کوردستان باشە لە ڕێگەی هونەرەکە تۆ ئەتوانیت کە ببێت بە یاخود بژێوی ژیانە دابینکە ینی لە ڕێگەی هونەر و لە سنە ئەتوانیت بژیت و خەریکی هیچ پیشێکی کە نەبیت یاخود ئەمەش ئەستەمە نەوەڵی زۆر ئەستەمە هەر زۆر بۆچی لەوێ کە ئەوە حەز بە گوێگرتنی میوزیکەکەن و ئەوەنە بۆ نمونە شارێکی هونەر دۆستن کارەکانیش لەوێ زۆرە ئەنجامدانی فستیڤاڵ و هەروە کۆنسێرت و وڵی نەزانم خەڵکی سنا زۆر حەزیان لە موزیکا هەر لە من کە منداڵ بووم لە بیرمە هەر گۆرانی بێ زۆر بووە لە سنا گروپی موزیک زۆر بووە بۆ نمونە مەسەڵەن خۆ لە خۆش بوو ئەو گۆرە پیاوانەی کە کۆچی دوایین کردووە و مامۆستا حوسێنی یوسف زەمانی مامۆستا حەسەنی یوسف زەمانی زۆر کەس بوون لەو شارە مامۆستا حەسەنی کامکار باوکی بنەماڵی کامکارانی خۆشەویست کە من منداڵ بووم لە سەردانی بەڵێن سەدەکانی هەشتا و هەفتای لە جەنەفتان کە 40-50 ساڵەوە پێش هەر هونەرمەندی زۆر باش بووە لەوێ تێکۆشینیان زۆر بووە فعالیتیان زۆر بووە بە هەموو کەند و کۆسپەکان کاتوتە سەرڕێگەیان کۆڵیان داوە هەر تێکۆشیون لەخوا بەزیە بێ زەحمەتی زۆرچیان کێشا ئەوە نەبوو هەر ماوەیەک لەمە پێم وایە ئاماژم کە لە بیرم یەکرا ئاماژم کردیانە کە لە یۆنسکۆ سەبت بوو کە بەڕاستی شاری سنا بوو بە پێتەختی موزیک بوو بە کە سلێمانیش زۆر خۆشحاڵ بووین ئەو شانازیە بڕا بە سن و سلێمانیچ کە ئەویش هەڵبژێرا بوو بە پێتەختی فەرهەنگ و ئەدەب و ڕاستە بەگومانە جای دڵخۆشی و شانازی بەڕاستی زۆر زۆر باشەوەتە لەوێش سەختەکە بتوانین لە ڕێگەی موزیک و لە ڕێگەی هونەرەکە تۆ بتوانانی بژێوی ژیانە دابین بکەیت سەختە بەڵای ئەبێ هەر لە تەنیشتۆ خەرێکی پیشەیەکی جیاواز زۆر باشە بەدەر لە ژەنینی تار یاخۆتۆک و کاری موزیکی بەچیکەوە سەرقاڵی لەوێ لە سنە وڵای لە سنە من دوکانێکم هەیە باشە بەڵێم ئامێر فێرۆشیە واتە هەر خەرێ پیشەکەشە دەتاوکەریەوە بڵێ ماوەیەکی 4-5 ساڵێکە خەریکی ئەویشم بەڕاستی زۆر باشە بەڕێزن سپاس زۆر سپاس کاک فاغیان من هیوادارم بەردەوام بیت و هەروە تەمەند درێژ بیت و هیوادارم وەکو سلێمانی کە زۆر جوان وەسف کرد و خۆشحاڵی کە لێرەیت دەرفەتی کارکردنیش باش بێت ینی بڕەخسێ بۆ تۆ لەگەڵ هونەرمەندەکانی یاخود لەگەڵ گروپە میوزیکەکانە ئەگەر شتێکمان بێ ئاماژەمان پێ نەکرد بێت کاک فاغ بفەرموو وڵی شتێک من نێتە بیرم بەس من دیسانەوە ڕێز و سڵام هەیە بۆ هەمووتان بۆ هەموو کارمەندانی گەلی کوردستان زۆر خۆشحاڵ بووین بۆ ئەم چاپێکەوتنە سپاستان نەکەین وەسەرکەوتنی هەموو خوازین یاخۆ پایداربن کۆتایی پرۆگرامەکە هەر بە پارچەیەک موزیک کۆتایی پێێنین با ماڵاوایی لە بینەرەکانم کەم دووبارە زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردی زۆر خۆشحاڵ بووین بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوادارم تاوای پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت با پارچەیەک موزیکی کە لەلایەن کاک فایقۆ پێشکەشتان نەکرێت کۆتایی بە پرۆگرامی میوارە هێنین ئێوارێکی خۆش بۆ کشلاکتان ماڵتانەوە فەرموو
بێ.